مێژووی سیاچەمانە بۆ سروتەکانی زەردەشت و دەقەکانی گاتا دەگەڕێتەوە کە مرۆڤی کورد بە دەنگ و چڕین پاراستوویە تا سنگ بە سنگ بەنەوەکانی تر بگات. هەندێک کەس مێژووی سیاچەمانە بۆ خەسرە و پەرویز پادشای ساسانی دەگەڕێنەوە. کاتێک بۆ ڕاوکردن دەچێتە هەورامان، شاخ و داخی دڵڕفێن و جوانی هەورامان وای لێ دەکات بە باربۆدی گۆرانی بێژ و ژەنیاری بڵێت با چڕینەکەی ئاوێتەی شنەبا و قاسپەیکە و هاژەی چەم بێ. چڕینێک بێ ئامێرەکانی موسیقا لە بەرامبەریدا بێدەنگ بن و نەتوانن بێنەگۆ. کەسانێکیش دەڵێن یۆسۆ ئاسکە لەبەر چاوەڕەشەکانی خات و کڵاوزەر لە سەردەمی ئەمارەتی ئەردەڵانەکان یەکەم سیاچەمانەی چڕیوە. هەورامان خاوەن فەرهەنگ و کولتور و فولکلۆری تایبەت بەخۆیە. موسیقا و ئامێری موسیقای و شێوازی دەربڕینی ئاواز لە هەورامان زۆر جیاوازە. شاخ و داخ و سەختی ڕێگۆبانی هەورامان و نەبوونی پەیوەندی بازرگانی لەگەڵ بەشەکانی دیگەی کوردستان بۆتە هۆی ئەوەکە ئەم موسیقایە سەرەڕای بربەستیە مێژوویەکان وەکو خۆی بمێنێتەوە. بۆیە دەتوانین بڵین موسیقا لە هەورامان ڕەسەنایەتی خۆی پاراستووە. من كالاكم ديوه من كالاكم ديوه ويشان سايشان صالن ويجاقا كسختن ويكوشتي ما حاول ويجاقا كسختن إذا كوشتن ما حاول كانيشك كالاكم ناريسة كالاكم خوف من الرجال لذاكم شعبيرو مالكم خوف من الرجال لذاكم شعبيرو مالكم شعبيرو مالكم شعبيرو مالكم كيكنا أولاد دوباري وكي يحجيقك للا يجيقك راكي يحجيقك للا يجيقك راكي يحجيقك. موسیقای هەورامان مۆسیقایەکی زۆرتر ئاوازیە تاکوسازی، واتە ئامێری مۆسیقا زۆر کەم بەکارهێنراوە. ئەمە هۆکاری ئەگەڕێتەوە بۆ سەردەمی زەردەشتیەکان، بۆ واژە یا وشەی سیاوچەمانە. سیاوچەمانە لەوە گیراوە کە دوو ڕەوایەت هەیە لەسەری. ڕەوایەتێک ئەڵێت هەندێک مەوبت یا شخصیەتی ئاینی کەسایەتی ئاینی زەردەشتی هەبوون بۆ ئەوەی کە ملۆدیەک ساز بکەن کە ئەم ملۆدیە ببێت بە ملۆدیەکی نەمر و ماندگار کە بتوانین سینە بە سینە لە ڕۆژگارانی داهاتوودا ئەم ڕەسەنایەتی لەگەڵ خۆی هەڵبگرێت. هاتوون سیاوچەمانەیان داناوە کە لەباری خوێندن و دەربڕینەوە زۆر سەختە. گوایە ئەم کەسانە لیباسی ڕەشیان لەبەر بووە، واتە سیاوجامەگان یا سیاوجامە کە دواتر بە ساغ بووەتەوە لەسەر سیاوچەمانە. ئەم کەسایەتیانە سیاوچەمانیان داناوەکو ملۆدیەکی ئاهەنگین وەکو ملۆدیەکی ئاوازی بۆ پاراستن و هێشتنەوەی ڕەسەنایەتی مۆسیقای خۆیان. ڕەوایەتێکی دیکە هەیە کە ئەڵێت ئەمە نەخێرباری ئەوینداری بووە بە کەسکەلێک کە چاویان ڕەش بووە سیاوچەمانە بوون بەوانە وتراوە. بەهەرحاڵ موسیقای هەورامان موسیقایەکی ئاوازیە، چەندین جۆری هەیە، وردە بەزمی هەیە. لە وردەوە بەزمە گەردشی ملۆدی یان هاتوشونی نوتەکانی ملۆدی زۆر کەمە، پڕەجار سێ نوتن پڕەجاریش دوو نوتن، بەڵام لەم بینە تۆنالیتەی موسیقا دێت و دەڕوات. بەشتری هەیە پێڵێن دەرەیانە. ئەم دەرایانیش جۆرێکە لە وردە بەزم کە لە بواری ساختاری موسیقاییۆ زۆر بەرفراوان نییە، بەڵام جیاوازیەکەی لەوەدایە کە زۆر نزیکە بە سیاوچەمانە. جۆرێکی تر هەیە لە موسیقای ئاوازی هەورامان کە پێڵێن چەپڵە، یانێ گۆرانی بێژ کە گۆرانی ئەڵێت بۆ خۆی ئابم شێوازە. ئێمە لە کوردەواریدا چەپڵە لێدان تایبەتمەندی خۆی هەیە، هی بەش هەورامان هی بەشەکان تریش کوردەواریش هەر دیسان بۆ جۆرەیە. لە تەواوی وڵاتەکان دنیادا ئەم نمونە زۆر زۆر کەمە. شاید بڵێن لە شوێنگەلێک وەکو هێند یان ئافریقای جنوبی ئەوان ئابم شێوە چەپڵە لێ ئەدەن، یان بڵێن ئیسپانیا ئابم شێوە چەپڵە لێ ئەدەن. بەڵام ئەمەی ئێمە فەرقەکات، دەست ئابم شێوە دێت و ئەڕوات لەسەر ڕیتمێکە کە هەڵپەرکێ دێنێت. ئەمە جۆری گۆرانی چەپڵەیە هەورامی.
جۆرەترمان هەیە پێڵێن نیوچەپڵە. ئەم جۆرە کە نیوچەپڵی پێڵێن تۆزێک نسبت بە چەپڵەکە خاوترە، وەکو ئای بەلەنجەگیان، وەکو ئامە کوڵێ، وەکو ئۆخەی کاڵەبەی، وەکو ئامەهۆ ئامە، بەم شێوەیە زەربەکان. یعنی تقریبان 2 سانیە 2 چرکە تا 3 چرکە دەگرێتەوە خۆی، وەکو چەپڵەکەن یەکە یەک چرکە بێت لەسەر یەک. سیاچەمانە تەنیا سێحر و جوانی سروشتی هەورامان نییە، تەنیا خولیایی چەم و هاژەی تافگە و تاسەی پشت پەنجەرە و بەفری سەرشاخ نییە. ئەم چریکە ئەهوراییە خەون و تاسە و ئەشق و ئەندێشەی مرۆڤی کووردە بە درێژایی مێژوو. بۆیە تاکو ئێستا لە هەورامان چریکە و چڕینێکی پیرۆزە. ئاغیانی ئاخوا ئەی هەوارە کەسێ گوڵەکەم گیان قورآن پێ دوای هاتنی ئیسلام بەرگی ئاینی کراوەتە بەر مێلودیەکانی هەورامان، وەک سیا و چەمانەی شێخانە. سیا و چەمانە لایەنی ئاینی و غەیرە ئاینی هەبووە. ناوەڕۆکی سیا و چەمانەکان بابەتگەلێک بوون وەکو ئەوین، خۆشەویستی بۆ سرۆشت، زیکر و پارانەوە لە یەزدان و کەسایەتە ناودارەکانی وەکو پیر شالیار، شێخ عوسمانی سراجەدینی. پیرۆزی سیاچەمانە وای کردووە ژنانیش پڕ بەگەرویان هەورامان پڕکەن لە ئاوازە ئاسمانیەکە، ئەگەرچی ئەو ژنانە تەنیا وەک خەمڕەوێنێک و بۆ تەنیایی خۆیان دەیچڕن، بەڵام سیاچەمانەکانیان ڕەسەنایەتی پێوە دیارە و گەروی زێڕینیان لە هی پیاوان هیچی کەمتر نییە. چریکەی ژنانی سیاچەمانە چڕ بە جۆرێک بووە. ناسراوترین سیاچەمانە چڕەکانی هەورامان بەشێک لە سیاچەمانەکانیان لەو ژنانەوە وەرگرتووە. حاجی مەریەم دایکی عوسمان هەورامی یەکێکە لەو ژنە سیاچەمانە چڕانە کە کوڕە هونەرمەندەکەی بە چریکەی سیاچەمانەکانی ئەو گۆشکراوە و دەنگی ئاسمانی عوسمان هەورامی کە بە عوسمان کێمنەیش ناسراوە میراتێکە لە دایکیەوە پێیگەیشتووە و زمانی بە سیاچەمانە دەکرێتەوە. ناوی عوسمان هەورامی و سیاچەمانە تێکەڵی یەک بوون و ئەم هونەرمەندە بە باوکی سیاچەمانە ناوی دەرکردووە. عوسمان هەورامی لە ساڵی 1935 لە گوندی کێمنەی سەر بە هەورامانی لهۆن لەدایک بوو. لە تەمەنی 19 ساڵیەوە
لە ناو کۆڕ و کۆبوونەوەکان سیاچەمانە دەچڕێ تا ساڵی 1992 کە بەهۆی نەخۆشی قورگەوە لە چڕین دەکەوێت. كوي ميك زوارك ني